چینایەتی و جیاوازیکردن لە نێوانی هاوڵاتیانی هەرێم لەلایەن حکوومەتەوە لە پەرەسەندندایە بە جۆرێک کە لە کوردستان بەشێکی زۆر لە خانووی هاوڵاتیان پەیوەری زیرەکی کارەبایان بۆ بەستراوە کە زۆرینەیان لە چینی هەژار و مامناوەندان و 30 ئەمپێر کارەبای نیشتیمانیان پێڕەوا دەبینن و نرخەکەشیان بۆ نزیک بە 2 هێندە بەرز کردوتەوە. لە هەمان کاتدا ئەو هاوڵاتیانەی لە پرۆژە نیشتەجێبوونە گرانبەهاکانی هەولێردا نیشتەجێن لەوانە ئیمپایر و گوندی ئینگلیزی و ئەڵمانی و فیوچەرستی و ئیتاڵی 1 و 2 لوبنانی و چەندین پرۆژەی تردا نیشتەجێن کە بەرپرسانی حکومی و حیزبی و قونسوڵخانەی وڵاتانی لێیە. کارەباکەیان بە شێوەی بەردەوام و بەبێ هیچ سانسۆر و کەمکردنەوەیەک پێدەدرێت. هیچ پێوەرێکی زیرەکی کارەباشیان بۆ نەبەستراوە. وتەبێژی وەزارەتی کارەباش نایشارێتەوە کە پێوەری زیرەکی کارەبا بۆ سیتیەکان نەبەستراوە. بەڵام خۆی پرسیارەکەی جەنابەت بەجێ ینی ئێمە دروست وایە بۆیان دابنین و هەنگاومان ناوە وەخۆ جەناب تەزانی ئێمە ملیۆنێک 750,000 هاوبەشمان هەیە بە زیاتر لە ساڵ و نیو نزیک 2 ساڵ کارکردن توانیمان ملیۆنێک 200,000 دابنین و بڕیار وایە لە ناوەڕاستی با بڵین ئەم ساڵە مانگی شەوانە تەواوی پێوەرەکان بۆ تەواوی هاوبەشەکان دابندێ بە دڵنیایی ئەو سیتیانە و شوێنانی کە جەنابەت دەڵی هەموو دەگرێتەوە. لە گەڕەکە هەژارنشینەکاندا سانسۆر خراوەتە سەر کارەبا و نرخەکەشی بۆ نزیک بە 2 هێندە بەرز کراوەتەوە. هەرچەندە سانسۆر گەر بخرێتە سەر خزمەتگوزاریەک ئەوا دەبێت خزمەتگوزاریەکە باشتر بێت نەک ببێتە بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتیان کە ئەمەش بۆ چوونی پەرلەمانتار ڕووپاک ئەحمەدە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری. ئەوەی کە جێگای تێبینیە ئەو دروستکردنی ئەو چینایەتیەیە لە نێوان هاوڵاتیان ئەو پرۆژانەی نیشتەجێبوون بە تایبەت پرۆژە گرانبەهاکان لە جێ استراتیژیەکان لە پارێزگاکان ئەوانە هیچیان پێوەری زیرەکیان بۆ نەبەستراوە. ئەوەی دانیشتوی ئەو پرۆژانە بێ بە کەیفی خۆی بە ئارەزوی خۆی کارەبا بەکاردێنێ بەڵام هی گەڕەکە هەژارنشینەکان سانسۆر خراوەتە سەری لەگەڵەوەش نرخیش گران بووە کە سانسۆر بخێزەری دەبێت تو نرخی خزمەتگوزاریەکە هەرزانکەی بۆی هاوڵاتی لێ ڕازی بێ. تاکو ئێستا لە کوردستان زیاتر لە 1,200,000 پێوەری کارەبا بەستراوە کەچی هیچ یەک لە پرۆژەکانی نیشتەجێ بوون ئەو پێوەرەیان بۆ نەبەستراوە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە دەسەڵاتدارانی هەرێم شەریک و خاوەنداریەتی پرۆژەکان دەکەن. وەزارەتی کارەبای هەرێمیش ڕایگەیاندووە کە لە سەرەتای مانجی ئادارەوە کارەبای هاوڵاتیان لە 30 ئەمپێرەوە بۆ 40 ئەمپێر زیاد دەکرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.